تصوف يعني سوى تأكيد أوان كتبه كتصوف علما بلا ممارسة أو أوراق زاني أمن ساواني أنا نرزاني أريد أسير تصوفك أمن قدرت بفياضي شقاندي هواي صافي كريلا فالوراندي بحقي جوهري يكاي بهادار للتيارات والأحزاب لأن الجهد المنفرد مجد التليف وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون والسلام. زانایان وەک پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام سەبارەت بە مەسەلەی مەسئولیەتی موسڵمانان زانایان بەرپرسیاریەتێکی گەورەتریان لەسەر شانە کە ئەویش فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. کاتێک کە زانایان پێشەوا و قائد بن لە نوێژدا لە ئیمامەتکردندا لە خەتابەتدا دەبێت لە ئوموراتی ئیداری و دنیەوی و ئیجتیماعیشدا بە هەمان شێوە پێشەوایەتی ئەو خەڵکە بکەن لە چۆنیەتی ڕاستکردنەوەی چینی برایەتی و نەهێشتنی کێشە و تەفرەقە و جیاوازی لە بینی موسڵماناندا و پاشانیش لابردنی هەموو ئەو جۆرە زوڵم و ستەمانەی کەوا لە موسڵمانان لە هەمووی وڵاتانی دنیادا ئەکرێت. ئێستا دەزانین کە وڵاتی فەلەستین، وڵاتی سووریا، وڵاتی یەمەن، وڵاتی عێراق، وڵاتی میسر و چەندەها وڵاتانی تری ئیسلامیش دووچاری کۆمەڵێک گرفت بوونەتەوە. واجبە لەسەر زانایان هەڵسنە سەر پێ ئەو نەهزەتە جوانەی کە لە سەردەمەکانی تاریخا کاتێک کە تەماشای فترەتی تەتار بکەین کە هات بەغدای داگیر کرد 40 دانە ڕۆژ نوێژ لە بەغدا نەخوێنرا بە جەماعەت 40 دانە ڕۆژ بانگ لە مزگە بەڵەنگۆی مزگەوتەکانە نەوترا بەڵام زانایان هیممەتیان کرد لە دوای ئەوە جارێکی تر تەتاریان لە بەغداد دەرکردەوە بە هیممەتی زانایان بە ئەو نهوزە جوانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فێری کردوین کە پێمان ئەفەرمێت عولەما جێگەداری منن بۆ تەئسیسکردن و تەصحیحکردنی ئەم پەیامی خۆی پەروەردگار. زانایان ئەرکی قورس و گرانیان لەسەر شانە تەنها مەسئولیاتی ماڵ و خێزان و نوێژ و عیبادەتەکانیان لەسەر شان نییە بەڵکو مەسئولیاتی پەروەردەکردنی گەنج و لاوەکانی ئەم وڵاتیان لەسەر شانە. ئەویش دەبێت بەڕاستی لەم سەردەمە تەکنەلۆژیایەدا ئەو وەسیلانەی کەوا پیان ئەوترێت تۆڕە کۆمەڵایەتیەکان میدیاکان هەر هەمویان پڕ بکەین لە وتار لە ئامۆژگاری لە نەسیحەت لە ڕاهێنانی گەنج و لاوەکانمان بۆ زیاتر ئاشناکردن بە دینی خوای پەروەردگار چونکە خوای پەروەردگار بەشێک لەم دینە فەرمێ الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا أو شديدا. زانایان نابێت لە لۆمەی لۆمەکەران بترسن ئەبێ ئەوەی حەق و ڕاستیە بۆ خەڵکی ئەدای بکەن لە میدیاکانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە ڕۆژنامەکانە هەموو شێوازەکانی میدیا چ بینراو بێت چ بیسراو بێت چ نووسراو بێت هەر هەمووی ئامادەساز بکەن بۆ تێگەیشتن لە مەعنا و مەفهومی ئەم دینە جوانە کە ئەم دینە وەکو سفرەیەکی ڕازاوە خوای پەروەردگار ناردوویەتی بۆ ئەم ئومەتەی سەرئەرز. بۆچی؟ بۆ ئەوەی کەوا مەسلحەتی بەندەکان لەسەر ئەم دینە دەڕوات و هیچ دینێکی تریش ناتوانێت و هیچ پەیامێکی تریش یان بەرنامەیە و مەنهەجێکی تر ناتوانێت جێگەی ئەم دینە لەم سەرئەرزەدا بگرێتەوە. بۆیە خوای پەروەردگار فەرمێ هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون. يعني ئەم دینی خوای پەروەردگارە شامل و کاملە لە هەموو کاتی زەمانەکانە گونجاوە بۆ ئەوەی ئینسان بە فەخر و بە شانازیەوە هەڵی بگرێت. دیارە کە هەر نەوع کۆبوونەوە و ئێتلافێک لە بینی زانایانە کە ڕوو بدات شتێکی زۆر باش و بەکەڵکاتووە و دیارە یەکێک لە گەورەترین کێشەی کۆمەلگای ئیسلامی بەتایبەت لە کوردستانی ئێمە دوو شتی زۆر سەرەکیەکیان جەهلە یەکێکیان تەفرەقەیە کە ئەبێ بە ئیتیحاد و بە عیلم ئەو دوانە پڕ بکرێتەوە و بەرپەرچ بدرێتەوە و بەپێی ئەو دروشمەی کە ئێرەتی ئیتیحادی عولمانی ناو سەردێڕەکە بۆیان داناوە ئیتیحادی عولمانی هەم جوابی ئەو مشکلاتەیەتی ینی بەڕاستی ئەگەر ئیتیحاد لە بینی زانایانە ڕووبدا و ئیتیحادی عولما دروست ببێت لام وایە زۆرێک لە کێشەی کۆمەلگای کوردەواری ئیسلامی ئێمە حەل ئەبێ و پێم وا بێ باشترین و تەنها ڕێگە حەلی کێشەکانی ئێمە ئەم نەوعە کۆبوونەوانە. وەکو من دوجاری لە وتارەکەمە هەر ئاماژەی پێ ئەدەمەوەسم بابەتەکەم لەسەر ئەوەیە
ئەمڕۆ ئیعلام و تۆڕە کۆمەڵایەتیەکان فەزا مەجازیەکان ماڵپەڕەکان هەمووی ئەمانە ئامرازانێکن بوونەتە هۆکارێک بۆ ئەوەی کە لە کۆمەلگای کوردەواری ئێمە بتوانن خەڵک بەخۆیانەوە مەشغوڵکەن و خەڵ لە عیلم دوورۆ بکەوێتەوە بوونەتە هۆکارێک بۆ لە یەکدابڕان و کێشە کۆمەڵایەتیەکان و هەر ئەو ئامرازانەی کە ئەمڕۆکە بوونەتە هۆکارێک بۆ دواخستنی خەڵکەکەی ئێمە ئەگەر زانایان بتوانن بە باشی کەڵکی لێوەربگرن ئەتوانێت ببێتە هۆکارێک بۆ بڵاوکردنەوەی عیلم و زانیاری و بێتە هۆکارێک بۆ یەکێتی مامۆستایان و یەکێتی زانایان و یەکێتی کۆمەڵیانی خەڵکی کوردستان و غەیری کوردستانی جیهانی ئیسلامی و ئەبێ ئەو شتانێکەوە بوونەتە هۆکارێک بۆ دابڕانی خەڵک لە زانیاری و دابڕانی لە میدیاکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەبێ زانایان بەرپەرچی ئەو شتانە بدەنەوە ئەو ناومێدیانەی کە لە میدیاکانە بڵاو ئەبێتەوە لە تۆڕەکانە بڵاو ئەبێتەوە ئەبێ ئەوان ئومێدواری بە کۆمەلگا ببەخشن و بتوانن بە باشترین شێوە ئێمە لە ئێرانە شتێک ئەڵێن تەهدیدەکان تەبدیل بکەن بە فرسەت ئەنی ئەو شتانەی کە لەوانەیە ئێمە تەهدید بن لەسەر کۆمەلگای ئێمە ئەبێ ئێمە کاری بکەین ئەو تهدیدانە تبدیلی بکەین و وەریگەڕێنین بیکەین بە فرسەت و دەرفەتێک بۆ خۆمان و ئەوەی کە بتوانین بەرەو پێش بڕۆین چونکە بمانەوێیان نەمانەوێ ئەمە واجبێکە و شتێکە حتمیە ئەمڕۆ ئیعلام بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەیجەکان هەمووی ئەمانە ئامرازانێکن کە بەبێ هیچ پرسکردن بە ئێمەوە بەبێ ئەوەی کە ئێمە داخوازیەکمان لەوان کردوێ چوونەتە ناو ماڵەکانەوە چوونەتە ناو دڵی تەواوی مناڵەکانی ئێمە بەس ئێمە گەر بەکاریان بێرن ئێمەش کەڵکیان لێوەربگرین ئێمە شەتوانین هەر بە واسیتەی ئەو تۆڕانە بڕێنە ناو ماڵەکان و بڕێ ناو دڵی مناڵەکانی خۆمان و کۆمەلگاکەمان وڵی وەکو دیارە کە ئەمڕۆ زلهێزانی عالەم زیاتر بە شێوەی ئابووری زەختەخەنە سەر وڵاتانی ئیسلامی زانایان لەبەر ئەوەی کە دەسەڵاتدارانی وڵاتەکان نین ناتوان بەرپەرچی عملی بدەنەوە بەڵام ئەوەی کەوا زانایان پێیان ئەکرێت لە حەدی وتار و نەسیحەتا بێ ئەوەی کە ئەبێ کۆمەڵانی خەڵکی وڵاتانی ئیسلامی بەتایبەت لە کوردستانە ئەبێ کار بکەن لەسەر ئەوەی کە خەڵکی قەناعەت بکا بۆ شتانی کە هەیەی و ئینتاجی ناوخۆ کار لەسەر ئەو بابەتانە کە ئەویش فقط کاری تەبلیغیان پێ ئەکرێت زانایان کاری عملی بە زانایان ناکرێت کاری عملی بە زانایان چونکە ئەوان دەسەڵاتدارانی وڵاتانی ئیسلامی نین وەگەر دەسەڵاتداران گوێ لە زانایان وەرگرن ئەتوانن منبەرەکانی زانایان بەکاربێرن بۆ ئەوەی کە خەڵکی بەرەو قەناعەت و ئینتاجی داخلی و عەدەمی وابەستەگی و عەدەمی خۆ هەڵسەپاردن بە دەرەوەی وڵاتان کۆتایی پێبێت لە داهاتوویەکی نزیک شانە دوور إن شاء الله. هنا في تركيا منذ 6 سنوات. هذا بالنسبة لي. أما بالنسبة ما هو حاصل الآن المؤتمر فانعقاد مثل هذه المؤتمرات أمر ضروري لا بد منه ولا غنى عنه لأن المسلمين وخاصة منهم العلماء إذا لم يتلاقوا ولم يجتمعوا ولم يتحادثوا ولم يتحاوروا فيما بينهم فإن هذه الأمة لا تفهم شيئا من واقع الأمور فالتنوير من قبل هؤلاء العلماء وإذا ما اجتمع هؤلاء العلماء في مثل هذا المؤتمر وتبادلوا الأحاديث وتبادلوا الآراء فإنهم ينتجون بإذن الله تعالى. أما بالنسبة لوسائل الإعلام وسيلة الإعلام كيف يستفيد؟ أولا وسيلة الإعلام وسائل الإعلام وسائل ضرورية لا بد من الحصول عليها أية أمة كانت إذا لم تكن تمتلك 4 من القوى فإنها تكون أمة ضعيفة لا بد أن تكون قوية في الجانب العسكري ولا بد أن تكون قوية في الجانب السياسي ولا بد أن تكون قوية في الجانب الاقتصادي ورابعا لا بد أن تكون قوية في الجانب الإعلامي لأن الإعلام وسيلة لتكرار الأمور لتكرار شيء وبهذا التكرار يتحول أحيانا الحق إلى باطل والحقيقة إلى خيال والخيال إلى حقيقة بفعل وسيلة الإعلام وقصة لذلك في تأثير وسائل الإعلام إيجابا أو سلبا 3 من اللصوص رأوا زاهدا من الناس وهو يأخذ بخيط أو بحبل مربوط برقبة خروف ويسوقه والخروف كان خروفا سمينا وديكا
فأرادوا أن يحصلوا على هذا الخروف، لكن ما هي الطريقة إلى ذلك؟ هو الإعلام المكرر. فمر به أحد اللصوص قال: ما هذا الكلب الذي معك أيها الزاهد؟ فأخذ منه الالتفات، التفت ثم عاد سريعا قال: هذا خروف وليس كلب. مضى. جاء الثاني قال: أظن أن زاهد يريد الصيد، والصيد بماذا يكون؟ بالكلب. فالتفت مرة ثانية لكن بشكل أدق. والثالث مر به وقال: لا أظن أن هذا زاهدا، لو كان زاهدا لما اصطحب الكلب. ففي هذه المرة الثالثة بعد هذه المرة الإعلام المكرر من 3 مرات، فأخذ فك الخيط عن رقبة هذا الخروف وتركه وقال: أعوذ بالله، لا شك أن الذي باعني كلبه، وبحكم السحر جعله في صورة الخروف. واللصوص اجتمعوا على الخروف وأكلوه. هكذا يفعل الإعلام. فالإعلام إذا كان في الحق يقدمه، وإذا كان في الباطل يقدمه. فالإعلام مهما كيفما كان قوي وفي أي جهة من الجهات، فإن للإعلام تأثيرا كبيرا. لا بد للمسلمين من أن يحصلوا على الإعلام القوي والشديد. Yani açıkçası gerçekten bu bizi çok fazla mutlu ediyor. Çünkü böyle bir görüntüyü görmek gerçekten İslam ümmetinin hakikaten beklediği bir görüntüdür. Çünkü gerçekten şu anki zamana ve önceki dönemlere baktığımız zaman İslam ümmeti arasında çok fazla tefrikalar oluşmuştu. Ama şu an bu manzarayı görmek gerçekten bizi çok fazla mutlu ediyor. Yani bu gerçekten İslam ümmetinin beklediği, özlediği bir manzaradır. Yani bunu görmek gerçekten herkesin beklediği bir görüntüdür ve İnşallah bu gerçekten İslam ümmetinin tekrardan birleşmesine, tekrardan ayaklanmasına vesile olur. Gerçekten şu anda bir sürü alimlerimiz burada. Yani dünyanın dört bir tarafından buraya iştirak etmiş alimlerimiz var. Bunlara baktığımız zaman eğer bunlar bugün şu an burada konuştukları gibi o birliği, beraberliği sağlarlarsa gerçekten İslam ümmeti olarak, Muhammed ümmeti olarak çok güzel yerlere gelebileceğine kanaatindeyim. Yani şu an bu söylenilen gerektiği gibi yerine getirirse o düşüncedeyim inşallah. Yani çünkü burada belirtilen sözler, konuşmalar çok güzel. Herkesin gerçekten bir beklentisi var ve herkesin beklentisi birlik ve beraberliğin olmasıdır. Yani herkes birlik, beraberlik içerisinde olup hareket edersek şayet o zaman İslam ümmeti tekrar ayaklanacak ve şu an yozlaşmış olan bu ümmet tekrar İslam ümmetiyle, alimlerin birliğiyle, alimlerin beraberliği tekrar ayaklanacaktır gibi sözler söyleniyor. Ve şayet gerçekten bunlar hep beraber innemel mü'mine uhvetun ayetine dayanarak, muhakkak ki Müslümanlar kardeştir ayetine dayanaraktan birlik beraberlik içinde hareket edilirse tekrardan dünyanın dört bir tarafında da olsun, Türkiye'de de olsun tekrardan inşallah rahata, huzura ereceğine inanıyorum. Şu an günümüzde bakıldığı zaman gerçekten gençliğin ne kadar yozlaştığının farkındayız. Ve bu da aslında gerçekten hani bizler, mesela ben bir müderrisi olarak ve buradaki alimlerimiz olarak gerçekten daha fazla çalışması gerektiğini ve bu Müslüman gençlere daha çok ulaşılması gerektiğinin kanaatindeyim. Çünkü gerçekten üniversite ortamlarına bakıldığı zaman, okul ortamlarına bakıldığı zaman ve çarşı ve pazarları dolaşıldığı zaman özellikle İslami memleketlerde, İslami ülkelerde acaba artık düşünüyoruz gerçekten İslam ülkesi mi burası diye düşünmeye başlıyoruz. Peki bunun sebebini düşündüğümüz zaman demek ki biz Müslümanlar olarak Allah-u Teala'nın bize emrettiğini yerine getirmemenin düşüncesi bizde oluşuyor. O zaman da gerçekten bizlerin daha çok çalışması gerektiğini, bu gençlerimize daha çok ulaşmamız gerektiğinin düşüncesini. Bunun için de gerçekten herkesin, özellikle bilen alimlerimizin bu konuda daha çok çalışmalar yapması gerektiğini ve onlara daha çok ulaşması gerektiğinin düşüncesindeyim. Allah Resulü Aleyhisselatü Vesselam buyurur ki, iki grup vardır ki bunlar ıslah olursa bütün bir toplum, ümmet ıslah olur. Onlar bozulursa bütün bir toplum ve ümmet bozulur. Bunlar kimdir? Umera ve ulemadır. Umera dediğimiz yöneticiler, devlet yöneticileri, ilçe yöneticileri, kısacası bürokraside ya da siyasette yönetici konumunda olanlar. İkincisi de alimlerdir. Çünkü toplumu yöneten, güç olarak yönetenler umeradır, amirlerdir, siyasi ve bürokratlardır. Ama gönül olarak, zihniyet olarak, bilgi birikimi olarak, kültür, medeniyet olarak yönetenler de alimlerdir. Bu ikisi ıslah olursa bütün toplum ıslah olur. Şimdi umarayla değil de biz ulema cihetiyle
ilgilendiğimiz için o tarafa, ikinci kısma bakalım. Gerçekten de eğer bizler, yani ilmiye sınıfı dediğimiz ilimle iştigal edenler gerçek manada görevimizi yapacak olsaydık, Allahu alem bugün ümmetin hali böyle olmayacaktı. Çünkü ulemanın kendi aralarında ittifak kurması, Kur'an ve sünnet etrafında, ehl-i sünnet vel cemaat sahih akidesi etrafında eğer birbirleriyle kenetleselerdi, cemaat, cemiyet, dernek, vakıf, şuculuk, buculuk gibi tefrikalara prim vermeselerdi, güçlerini birleştirselerdi, bugün böyle olmayacaktı. 2, eğer ulema peygamberlerin varisleri olmaları hasebiyle tebliğ ve irşad görevlerini hakkıyla yerine getirselerdi, yine bugün böyle olmayacaktı. Aramızdaki tefrikaları bir kenara bırakıp sahih akide ehl-i sünnet vel cemaat etrafında bir araya gelip gücümüzü birleştirebiliriz. Aramızda müzakereler, istişareler, fikir alışverişleri yapmak suretiyle bu meş'um durumdan ümmetin evladını nasıl kurtarabiliriz? Buna dair ittifaklar kurabiliriz. İkincisi de medreselerimizden, Kur'an kurslarımızdan, camilerimizden çıkıp halkın arasına, sokağa, evlere, Resulullah Aleyhisselatü Vesselam'ın ve diğer peygamberlerin yaptığı gibi tebliğ irşad faaliyetlerini çok yoğun bir şekilde yapmak zorundayız. Yoksa Peygamberimiz Aleyhisselatü Vesselam evinde, camisinde oturup da insanların kendisine gelmesini beklemedi. Kendisi ev ev dolaşıp, kabile kabile dolaşıp, belki farklı şehirlere gidip Taif gibi insanları İslam'a davet etti, tebliğ irşad görevini yaptı. O zaman her birimiz madem peygamberin varisi olduğumuzu iddia ediyor ve bununla övünüyorsak, bizim de ev ev dolaşıp, kabile kabile dolaşıp, köy köy dolaşıp, şehir şehir dolaşıp, evimizde, medresemizde, camimizde kendimizi mahsur kılmayıp tebliğ ve irşad görevini yapmamız lazım. Bizler ehli hidayet ve ehli hak olan kimseler batıl ehlinden daha fazla çalışmadıkça evet ümmet maalesef bu meş'um durumdan, bu zor durumdan kurtulmaz. Darizana'nın çavadı bine, niyetavi çavadı. Kaçı? Vidi Darizana. اف ديد يعني قالك مهم دسبيك قالك جوان بو يعني خرد كرنا بيواندية وعلاقاتها ما بين علماء الدين. علماء الدين جي طبيعي النخبنا او بيجني قلب الامه او دلي امتنا. تجاب او بقوة كبنو بهيس كبنو يعني مهمة خو أدا كان أمتا إسلامي يعني بسرمان دي بقوة كبن دي بهيس كبن ودي طبعا زفرن بو تاريخ أخويا بري فالبرفيش عندي اف شاف بيكفنا اف لقاءات تاني قالك بيويستن وقالك ضرورينا وبا يعني مطلوبة أبرو علماء بسرمان بربن جزء يعني أداء أمانتي ورسالة أخو يعني اتجاه أو برنبري إسلام طبيعي ضروري أبرو سوشيال ميديا يعني بجني أو وسائل إعلامية شبت فيسبوك شبت انترنت شبت هم وسائل أبرو الحمد لله ثورك تكنولوجيا ثورك شورشك طبعا يا اتصالات برقرار بي بقلك طبعا مصلحة مدى وعلماء الدين بيويستا طبعا او ضمن برب كاربينن بوجي عندنا اخفتنا اخو بوجي عندنا نام اخو بوجي عندنا رسالة اخو طبيعي بجي نعمتك قلك امازنا وفعلا جيفيجا في علماء اكثر وان طبعا وان وسائل بكارتين طبعا بوجي عندنا نام اخو بوجي عندنا رسالة اخو مهمة با وسيلة قلك باشا وبيويستا سر علماء الدين او بكاربين طبيعي تقل طبعا حياة تقل تطوري طبعا بتشتكي صوري ماشكي اسلامتيجي اكل به تعرف كرن اسلامتيه كبه تقوتن درستاي هر انسان تو بيجدي قبول كت اسلامتيه دي قبول كت بو تشكي اسلامتي طبعا او تشتهي وكو نفس انساني محتاج دين الفطره يا اكل تعرض كي امام او خطيب او داعي جوان بيدرنامه يعني جهينيد خلكك دي ورقي العالم دي ستينيد دي استفاده لكت
وطبيعي دي كل بيجن دبيت إنسانك يعني حقيقة إسلامتية دي زاني إعلام غربي أبرو طبعا يبي مانع كو إسلامتية تشويه كان وإسلامتية كريت كان وإسلامت نجهيته طبعا الهدف أخو بجا بيوست السر مع علماء أبرو بواسطة في ثورة يعني اتصالاته أم أوان يعني أباطيلات وان أوان دعايات وان أوان شبهات وان طبعا أم بيخين يعني حقيقة وام قضاء سربكين وإسلامتي هذه سرب كبيتشين كدين خديها أجر أو محاولات يتوقع سر دين إسلامي هاتينا كرنكو نهلن سر هر دين كديب وندمه بس دين إسلامي رج بروجه يبقوات كبيتو يبهست كبيتو يبصحوات كبيتو ويراد بتبا أبجي إيكش معجزات طبعا في إسلامية كبدين خدي تعالى يفريكري وودي باريزيد وودي طبعا جهينيتا طبعا بنجه ديار أو ديدارة كوديداري سيما ملتقى سيما لشاري ديار بكر سپاس لبو اتحاد علماء ومدارس إسلامي كدعوة نامية لبو إيمانارت وإيمش بسپاس واستجابي دعوة كمان كرت ولكاتي خويدا آماده بوين بويا أو ملتقى كواهيا يهر چوار بارتي كردستان إما خومن بخوش حال دزانين وإما هزدكين كوا دبيتا مايي يكبوني زانايان وهوين يكدبيت بو أوي كوا ما مستايان وزانايان وعلمايان هر چوار بارتي كردستان بتوانن كلمة وكارو كردويان وحدته كان بي بقينيت وهروها ببن بيك لكارو بروجكان دا ولا مدرسة كان دا ولا قطاب خانة كان دا بيداتسونەوە یەک بۆ منهەجەکان بکرێت و هەماهەنگی و هاوکاری کردن و دەستباری یەکتری بگرین و هەروەها ئەو تعارف و یەکتر ناسینەی کەوا ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان لەگەڵ زانایان و بانخوازانی ئێرە کردومانە جێگای دەستخۆشی و جێگای شانازیە و هیوادارم کەوا بەردەوام بێتن لە بۆ هەموو ساڵەکانی تر و فراوانتر بکرێت و بابەتی دعوە و بانگەوازی زیاتر بێتە نێو ئەو بابەت و باسە. دیدارێکی زۆر گرنگ و زۆر مهمە هەرچەندی بڕین مهمە هێشتا هەر مهمترە لەبەرەوەی لە هەستەکەم لە تاریخی کوردستاندا ئەوەشتی وا دەگمەنە تا هیوادارین لە هەر چوار پارچەی کوردستان بکرێ لە هەولێر بکرێتن و لە قامیشلی بکرێتن و مەهاباد بکرێ بەڕاستیی زۆر گرنگ و مهمە لەو دیدارە ئێمە زانایان لە هەر چوار پارچەی کوردستان کە دادنشین مامۆستایانی بەڕێز خی گەورە پاداشتیان بداتەوە وتاری زۆر چاک و باشیان پێشکەش کرد لە ئەوی بزانین کێشەمان چییە گرفتەکانمان چییە پەنجە لەسەر کێشەکان بداندا بنین دوایە چارەسەریشان بکەین ئەوە زۆر گرنگ و مهمە وەکو زانایان دواتریش ئەو مەداریسانەی کە هەیە لە هەر چوار پارچەی کوردستان ئەو مەداریسانە ئەو مەنهەجەی کە هەیتیان ئایا چی لێ حەزف بکەین لادەین و چی بۆ زیاد بکەین هەتا وەکو لەگە ئەو سەردەم و زەمانەدا بگونجێ ئەو مەدرسانە بچنە پێش یعنی ملخص و بە پوختی و پوختی ئەو ملتەقایە ئەو دیداری عولەمای هەر چوار پارچەی کوردستان بۆ ئەوەیە ئەو سەحوە ئیسلامیە لە کوردستان دە چوار پارچەی کوردستاندا بستە پێش شانبەشانی لە هەموو عالەمی ئیسلامیدا بە فراوانتر و لە هەموو جیهاندا کە هاوئاهەنگی هەبی کە ئەو سەحوە ئیسلامیە خزمەت بکەین و بستە پێش هەموو گەلی کورد و هەموو ئومەتی ئیسلام بەگشتی. ئەم لقاء هەناکێ ji sebebekî çê dibe sebebê tefrîqa got nava misilmanan de çê bûye ev nexweşiyekî gelekî mezin e wextê got ev îctîmaat çê dibin ev civînê hat çê dibin em hêvî dikin ji Xwedê Teala Azze ve Cel bibe sebebê cem'a qulûb e ne got hema em dibinê vê tawanê de tenê cem'a bibin dibinê vî seqfê ha de cem'a bibin û wextê got me temessuk nekir بوان كلامي قو علماء أجمرت بيجن طابي نقل كن كلامي خودي كلامي بيخنبر دبي أمجي هل يكيجما تشتكي أخذ بك عبرت بك وببي السبب وسيلك قو ربط قلوبا جمع قلوبا قو شي ببي جبر زفرة مسلمانة دي جمع علماء وادا حتى قو علماء نبنيك حتى قو علماء قلبي واناكي نبيك عوام باورك زورتر زحمترا بيجي أب اجتماعها إن شاء الله وسيلكي قو أم تفدى بابن قلبي يك وأم بكر من خزمتها إسلاميتي بكن وأم وي وصيتها بيخنبر عليه الصلاة والسلام قول مكريا أم بيكبين مديا بويا وسيلكي برمزن جنبا شارع إيرو تمامي زهيرة أفكاري خوي بيس دريا في مديا يدتك فبالباب الأولى علماء قركا
دها زيدتر اجتماعات خوا جوين خوا توبلانتي خوا وعظ خوا ارشاد خوا دها بقالكي بكن لقارشي وان افكاري جو غير مسلمان دخبتن 24 ساعات بالشفو برو جبو خاطري خراكرنا عقيدة جنجد ما ام غير كيف خوش تبن وقت قدرية وسائل التواصل الاجتماعي ده اگر مديا اگر انترنت يعني ده زي ده خباتك وهبه جبر لقارشي ما تخبته ما وظيفتك برجرانه بر مهمه لمع الاسف حكام مي مسلمانه قريدانه ناهل العالم او فكره لا يخلق علمانيتي استيراد كرن جاري اوروبا انين الفر عالم قريدان نابنا ديواري جامعه ده قلت تجبر بي بدرناك بي اما حال بكي وظيفه عالم نأبه وقت يقول امهرك هن شون ده تاريخي وقت عثمانيه ده حاكم عالم بو ايه حاكم يعني حاكم السردست السلطان كيبو علماء بون كما يجبر ايه عالم تجار يعني شيء نابجي دائما مصلحتها اسلاميه دو مسلمان دوش المجتمع